لە هەرێمی کوردستان دوو یاسا هەیە کەەوە بۆ ڕۆژنامەنووسان بتوانن لەم ڕێگەیەوە زانیاریەکانیان پێ بەدەستبێنن. یەکەمیان یاسای مافی بەدەستێنانی زانیاری کە تاوەکو ئێستا کاران نەکراوە و یاسای ڕۆژنامەگەری یاسای ژمارە 33 ڕۆژنامەگەری. بەڵام بەداخەوە ڕۆژنامەنووسان جگە لە بوونی دوو یاسا ناتوان زانیاریەکانیش بەدەست بێنن. لە دوو ڕوەوە ناتوان زانیاری بەدەست بێنن. یەکەمیان جیاوازی دەکرێت لە ئەگەری ویستنی بەدەستێنانی زانیاریەک جیاوازی دەکرێت نێوان دەستگایکی ڕاگەیاندن کەەوە سەر بەدەسەڵاتە یاخود نزیک لە دەسەڵاتە لەگەڵ دەستگایکی دیکەکەەوە بێلایەنە یاخود نزیک لە لایەنشی دیکەیە ڕەنگە لەبەر ئەوە بێکەوە دوورە لە دەسەڵات. بۆیە بەتایبەت لەم کابینێژ ئەم بابەتە زۆر زەقتر بۆتەوە. لە کابینەکانی ڕابردووش هەر هەبووە بەڵام لەمەیان زۆر ئەم جیاوازە زیاتر بووە. بۆیە ڕۆژنامەنووسان هەردەم بوونەتە قوربانی لە نێوانی بەدەست نەکەوتنی زانیاری وەکو خۆی. هەر کاتێک ئێمە ویست بێتمان هاوسەنجی بپارێزین لە نێوان لایەنەکان یاخود دوو لایەن کە لایەنیشیان حکوومەتە لایەنێکی دیکەیان ڕەنگە هاوڵاتی بێ کە بەشێک لە هاوڵاتیان ناڕزاتی دەدەبڕن و ئێمە ویستمانە هاوسەنجی بپارێزین و کاری پیشەیانەی خۆمان بکەین، بەڵام لایەنە پەیوەندیارەکان لایەنە حکومیەکان ئامادە نەبوونە قسەمان بۆ بکەن و ئامادە نەبوونە ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتانە بدەن. و بەداخەوە ئێمە یاسایەکمان هەیە، یاسای ژمارە 33 ڕۆژنامەگەریە. تاوەکو ئێستا نەتواندراوە ڕۆژنامەنووسان ئەو یاسایە وەکو خۆی بۆیان جێبەجێ بکرێت. ڕۆژنامەنووسێ دەستگیر دەکرێت لە چوارچێوەی کاری ڕۆژنامەنووسیەکەی دەستگیر دەکرێت، بەڵام ئامادەنین بەو یاسایە دادگایی بکەن یاخود هەڵسوکەوتی لەگەڵ بکەن. بەتایبەت زۆرترین پێشەلکاریەکان لە کۆمەلگای ئێمە کە دەکرێت دەستگا ئەمنیەکانن بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەیکەن بەداخەوە. لە هەرێمی کوردستان یاسا هەیە، بەڵام نەتواندراوە وەکو خۆی لەسەر ئەرزی واقع جێبەجێ بکرێت. خۆی هەردەم ئێمە کە ڕوو دەکەینە دەرگای هەر بەرپرسێکی ئەم وڵاتە بۆ ئەوەیە هاوسەنجی دروست بکەین لە نێوانی چینێکی کۆمەڵگە کە هاوڵاتیانن یاخود هەر چینێکە کە نیگەرانی و ناڕزایەتیان هەیە لە بەرامبەردا دەسەڵاتێک کە ئایا مافی پێداون یاخود پێی نەداون. ئێمە دەمانێت هاوسەنجی لە نێوانی ئەم دوانە دروست بکەین. ئەگەر دەسەڵاتێک خۆی ئامادە نەبێت قسە بکات یاخود ڕوونکردنەوە بدات، ئەوە ڕەنگە زۆر زارڕخنەی ئەوەش بکات کەەوە ئەم لە یاخود ئەم ڕۆژنامەنووسا هاوسەنجی ناپارێزێ، بەڵام لە هەمان کاتدا ئەمە ئەسلی بابەتەکە نیە. ئەسلی بابەتەکە ئەوەیە هەوڵ درراوە بەڵام ئامادە نەبووە قسە بەوە دەستگاکانی ڕاگەیاندن کە یاخود ڕوونکردنەوە بدات کە ئاخۆ ئەم مافەی ئەم هاوڵاتی ئەم کۆمەڵە خەڵکە مافەکەی خوراوە لەکوێوە خوراوە بۆچی خوراوە. بەتاکیت یاسای مافی بەدەستێنانی زانیاری تاوەکو ئێستا خۆی جێبەجێ نەکرا، چونکە یاسایەک بۆ چۆن دەڵێ هەرچەند ڕەنگە لەو یاسایانە بێت کە حکوومەت هێرم تاوەکو ئێستا شانازی پێوە دەکات، هەم ئەو هەم یاسای ڕۆژنامەگەری کە پێی وایە یاسایکی زۆر باشی دەرکردووە، بەڵام ئەگەر بڵێم بۆ تەواوی میدیاکان بە یەک چاو جێبەجێ نەکرایان، بە یەک شێوە جێبەجێ نەکرایە. ڕەنگە بۆ میدیایەک زۆر ئاسایی بێ ئەو زانیاریەکە خۆیان ناوی دێنن ئەمنی قەومی، ئەو زانیاریەکە ناوی دێنن بڤە و هێڵی سوور بۆ ئەوان ئاساییە و بە گۆڕی وەردەکەن زۆر ئاساییە ئەو کەسا ئیشی لەسەر بکبیێنتە سەر میدیایەکەی خۆی، بەڵام لە هەمان کاتدا هەمان ئەو زانیاریەکە ئەگەر تۆ بە دوای دابگەڕیان زانیاری زۆر لەویش لە خوارتر، یانی زانیاری زۆر ئاسایی کە پێویستە هەموو خەڵک بیزانن، نەکتێنێ هاوڵاتەوەن. ئەو یاسایە یاسای مافی بەدەستێنانی زانیاری بۆ هەموو هاوڵاتیان ئەسڵەن بەس بۆ ڕۆژنامەنووس نییە. هاوڵاتی بۆی هەیە پرسیار لە هەر دامدەستگایەکی حکوومەت بکە معلومات دەربارەی ئەو شتە بدەیە، یەکسەر ئەو دامدەستگا پاوەند بۆی ئەو زانیاری بۆ بنێرێ. بەڵام ئەو یاسا تەنانەت بۆ ڕۆژنامەنووس جێبەجێ نەکرا لە کاتێکدا ڕۆژنامەنووس حەسانەی هەیە. ڕۆژنامەنووس ئەو کەسێکە یاسای ڕۆژنامەگەری کوردی پشتگیری دەکا، دیارەکە کاری ڕۆژنامەگەری لە سەرەتای نەوەتەکان لە هەرێمی کوردستان بە تەواوی گرنگی پێدراوە و کاری لەسەر کراوە، بەڵام یاسایەکان دەرحەق بۆ کارە بە تەواوی پێشێل کراوە. یان بۆ هەندێک لە میدیاکان زۆر ئاساییە هەرچی معلومە و زانیاری هەیە زۆر بە ئاسانی دەگاتە دەستی، یان خۆیان بانجیان دەکەن دەڵێن وەرە ئەو زانیارەتان پێ بدەین بەبێ ئەوەی میدیاکە ئاگاشی لێ هەبێت. بەڵام بۆ بەشێک لە میدیاکان ئەگەر پرسیار لە خودی ئەو شتانە بکەن وەڵامیان نادرێتەوە، بگرە ئەگەر وەڵامیشیان بدرێتەوە وەڵامێکی مەتاتی یان ڕێک ئەو وەڵامە وەرناگرنەوە کە خۆیان پێویستیانە، یان بە جۆرێک لە جۆرەکان هێرشیان دەکرێتە سەر ئازاردان هەیە، بۆ نمونە زانیاری شاردنەوە هەیە نەک پێنەدانی زانیاری، هەتا لە دەشارنەوە گەر زانیارەکە بەردەستیش بێ بەرچاویش بێ کۆمەڵک بەڵگە و شایەت حاڵیش هەبێ ئامادەن معلومەکە بگۆڕن بە شتێکی دیکارەتە تۆ بکەویە خەڵقێکی قانونیەوە تا ڕاپێکی دادگا بکرێت تا بە زۆر لە جۆرەکان تووشی لێپرسینەوە بیتەوە. هیچ کێشە لە یاساکە نیە. خۆی هەرێمی کوردستان کۆمەڵک یاسای زۆر باش و جوانی هەیە، کۆمەڵک یاسای بەجێ کە ئەگەر بێت و جێبەجێ بکرا بە ئێستا حاڵی نەک ڕۆژنامەنووس حاڵی تەواوی هاوڵاتیان بە زۆرێکی دیکە دەبوو. دەڵێن کات خۆی کاتێک یاسای جگەرە کێشان لە پەرلەمانی کوردستان
ئەوە کرا کە ناکرێت لە شوێنە گشتەکان جگەرە بچێشێ دەڵێ هەمان ڕۆژ لە هۆڵی پەرلەمان 6 کەسغارە دۆزرایەوە هەمان ڕۆژ و ڕۆژێک لە یەک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر ئەو لەوحەیەکەوە لەسەر نووسرا جگەرە چێشان قەدەغەیە هاوڵاتێک چوو دە دیناری ئەو کاتی دیناریش پێ دەکەەوە دینار بە بڵین دە دیناری ئەوانە بوو نەک 1000 و 2000 ئەوانە دە دینارێکی لەسەر لەوحەکەدانا گوتی لەر شوێنێک پارەت هەبێ دەکرێت یاسایانە ڕەفسکەوە یعنی خەڵک ئەو ڕۆنیە لەو شتانە تێگەیشتووە کە یاسا دەکرێت بۆ دەسەڵاتدار زۆرێکی دیکە بێ خوێندنەوەی دیکە بۆ بکرێ بۆ پارەدار خوێندنەوەی دیکە بۆ بکرێ بۆ خەڵکی بێدەسەڵات و خەڵکی بێپارەش خوێندنەوەی دیکە ینی ئەوە حکوومەتە وای کردو کە یان بڵێ دەسەڵاتی جێبەجێکردن وای کردو کە یاساکان و خۆی جێبەجێ نەکرێ و بە زۆرێک لە جۆرەکان پەراوز بخرێ و خەڵک هەر شتێک خۆیان بیانەوە پێی بدەن و هەر شتێک نیانەوە پێی نەدەن